ئەوە تقریبا 8 ڕۆژە ئەو خەڵکی هەموو بێئاوان پێشداش ئەو ئاوا هیچ مشکلەی نەبوو هەندی ئەو قوفلە لێرە بردە خوارێ لێرە مشکلە بۆ خەڵکە چابووی ئەوە 4 ڕۆژ ئەمە لێرەینە نە مدیرێ شارەوانی دێتن نە قایمەقام دێت کەس ناجەبا ئەو خەڵکە دەبە داوامە قایمەقامە ئەو شارەوانی هەیە یانی مەسئول ئاوێک و بێت مشکلە خەڵکی حەلکەتن ئەو لەسەر کورسێ دانیشیتن ئەمەش لێرە بین ئەو حەل نییە دەبی تێک بگەین بزانە ئەو مشکلەکە چییە بن بڕە هەنگو ئەو مشکلە خەڵەتە هەیە یا ئەو تشەنگۆی کردە یان ئەو تەجاوزەنگوایی بابێ بمە دروستکەن ئاوێ نادەنێن دەرێن ئەنگۆ تەزاوز و کردیە و قایمەقایم و مدیری ئاوێ لەمە بوویتە عینادی لەو گەڕەکەی ڕاستی کردەنە عینادی شتەکە ماتول عینادیە لە باتی هەما باوێن بە ئامن بگرن با من محاسبە بکەن ئەوانە 4 ڕۆژە دێن و ئەچن فلان کەس قوفل دەکەوە پیس کەس قوفل دەکەن و قوفل لە ماڵێ منە باوێن قوفی لە ماڵێم بنەوە تێگەشت یان ئەمن ئەلێ لە ئەکوژرێم یان دەبێ و خەڵکە ئاو بدرێتێ با کورد و کورمانجی نەوەڵا و گەڕەکە لە 2008ەوە لە 2010ەوە دروست کرا خۆستانیە ئاون هەبوو تازە ئاویان بڕی ئاویان بڕی ئەلێ لەش ئاو فرۆشا بە 5 وەرەقا با ماڵاش ناویان بدەمێ شێ ئاو کون کردیە شێ ئاو بردیە چەند پاریاندایە هەتا وێنەری دوسێ نەفەر چوینە داری ئاوی هەڕەشیانە لێکنە لە باتی قایم خام بێتێرە و دڵی خەڵکی بدات و مشکلەی خەڵکی سار سەر بکە هەڕەشیانە لە خەڵکی زار ڕۆژ نە تەلەفۆن و سێکانە حەریزەکی لەو لای ئەڵام بیان بۆ خۆم 2000 ماوە کرێ بەخوا بە 30,000 بە 5 ڕۆژان 30,000 پەیدا ناکەم بۆ مشکلەکەن ئەوەی بە 5 ماڵانش یەکگاوە هەیە ئەڵان داوا دەکەین مشکلەکەی مە چارە سەر بکەن